هەرگیز شتوا قبول ناکەم. وەرە قبول ناکەی هەموو قەلبت دەشێنم. ناتوانی. وەرە خوارێ. سعدی ئەتۆ چی؟ من کوڕیەوم. وەرە قەیدی نەکوڕیەوی. بەس دەبی پێت خۆش بێ ئەوش بە شەرە لە خۆی مێردی دەکات. ئەیوای وا بمێنێتەوە کاکە ئەویش دڵی هەیە و هەدیکو کاکە ئەدی وڵڵا بە قورعانی ئێستا کە نییە ئەو بە بازاری دابڕوە باوەڕ بکە نییە خەرک تعلیقی لێ دەدەکوڕ بابا ماشەڵڵای لێ بێ و داکە نازانێت. هەر بیرکەنەوە بیر بە عەقڵ یعنی چۆن ناو برادەرەکانم من بینم بڵێن وەڵا ئەوە باوکمە دایکم تازەشی کردێتەوە باوکی تازەم. تۆ بۆ خەڵکەژیت؟ تۆ بۆ خەڵکەژیت؟ مودامە لە من کرایەوە. زۆر غەڵەتی بێژن کارێکی شەرعیەوە نییە هیچ ناشەرعی تێدایە کاکە. ئەوێ هەتا مردن دایکم خەفەت لەمە بخوا. بەسەر لاشەی من ئەمڕۆ. کورە کوڕم شتێکت پێ بدەم هەم کە بەخۆشی بی بە ناخۆشی بی دەبێ قبول بکەین. بێژان کابراتە وڵەمەنا ئەی تۆ ناتەوێت نیشا بۆ بێنین؟ خۆی کاک سعدی لیمۆ ئەمە سونەتی حیاتە کت شووەکە کوڕی ژن دێنێ ڕەحمەت لە تاکو بابەت هی تۆش جا ئێمە وەکو ئەو کۆمەڵە خەڵکە نین کە بۆ پارە و ئاتون و ئێمە پیاوەکڕین ئێمە پیاوەکڕین تاوکو ئێستا ناشکری نەکەم نەمانتوانیوە کەسێکی باش بێتە ناو ژیانمان نەبینەوە تعلیق لە من دەدەین سعدی مەبەستی لە تۆ نەبووە دەتۆش قورعانێکەوە هاوکەی کاکە برێبانێتە داخواست وەڵڵا دێ بەس لەبێ ناوینی شای هاتیە نا مەسەلاو نییە یعنی تەواو بزنە قوتە تەواو ڕازی بووی کوا لێرەیە دایکم باوانکەین نازاوە هەوەستی ناوی پیا و ڕازی بنە دیکو کوڕم حساب مالۆکە دێ حەیدانی بم والله نەقۆزی کاکە تەواو با مژدەکەی بدەینی تاکەتە تێز دەزانیت ئێمە والله بەس وتم قسەیان زۆر باشە بەخۆم بانجی ئەبڵم بەس بە نەروینەت ببوورێتەوە لە خۆشیە ئەبڵە ئەمیرە دایکە ئەبڵە ئەمیرە بووکە جوان ئاگیان وەرە حەیرانی بووچێمە لێدا بمەناتەوایە دەچە بڵە ڕێزایە بمەناتەوایە دەچە بڵە ڕێزایە هەنە هەنە شادی یا ڕەبی پیرۆز بی ئەبڵە دەستی تۆش خۆش بێ زۆرمان دووبووی چاوت ماز دەکەم کوڕی بووچێ قوربانە بۆ سپاس چاوەکەمی کچی بووچێ یا ڕەبی پیرۆزە زۆر باشە بە زاوای بری بابێت بابێ گوڵێ لە حەدیقەکەمان دێکات قسەی چی گەورەیە ساختاچ ئینشەڵڵا دایگیان بە حەسێتەوە وەساقە بمڕۆڵێکیە بێژەنیش حەسێتەوە چێتە ماڵ و حاڵی خۆیەوە ئامین خوشکی بچووکشمانە بێ